بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 125. پرسیاری ژمارە 40. چڕی مادەیەک بریتیە لە هێندی مادەکە لە قەبارەیەکی دیاری کراودا. لە خشتەکەدا ناوەندی چڕی بۆ هەسارەکانی سیستمی خۆر یەکەی چڕی گرام لە هەر سانتیمەترێکی 3 جا. دەردەکەوێ ناوی هەسارەکان لە کەمترین چڕی بۆ بەرزترین چڕی بنوێنە. کەواتە ئەم لێرە دەبی تەمەشای چڕیەکان بکەم، کامە لە هەمویان گچکەتر بوو، ناوی هەسارەکەی لێرە بنووسم لە دەستی ڕاستەوە و پێدا بڕۆم هەتا دەگەمە زۆرترین چڕی لە گچکە لە کەمترین لۆ بەرزترین. کامە ژمارە لە هەمویان گچکەترە لێرە و بزانم ژمارە 0.69 لە هەمویان گچکەترە. کەواتە ئەو هەسارەیە یەکەم هەسارەیە ناوی دەنووسم لە لای ڕاست، پاش ئەو 0.69 پاشی 0.69 1.32 دێ، 1.32 دانە هەیە، 1.32 کەواتە کامەی بنووسم پێش کامە هیچ کێشە نییە، هەردووچیان ژمارە دوویان لە تەنش دەنووسم، جیهانم نووسی پێشتر ئەوە کێشە نییە. پاشی 1.32 چ گەورەیە 1.64 کەواتە ناوی ئەو هەسارەی دەنووسم. سۆرەکە زەردەکە زەردەکە کەسکەکە گەورەتر لە 1.64 ئەو شینەیە، هەرچەندە ئەوەی ڕاستی بی پلۆتۆ ئێستا هەسارە نییە، وەختی خۆی هەسارە بوو ئێستا دەریان کرد لەو چونکە زۆر گچکەیە بە هەسارە داناندرێ، بەڵام ئەو کتێبە زانیاریەکانی تۆزە کۆنە. پلۆتۆ کەواتە سۆرەکە زەردەکە کەسکەکە شینەکە، پاشی پلۆتۆی چ دێ؟ ئەگەر ڕەنگەشکەم هەبوو بتوانم ئەو ڕەنگەش بینم، 3.93 کەواتە ژمارە چشم دەبا لێرە دانابە، ژمارە 4 لێرە، ژمارە 5 لۆ پلۆتۆی، ژمارە 6 لۆ مەریخ. ئەو جە پاشی 3.9 چ دێتن؟ پاشی 3.9 ڕەنگە 5.20 بێ، کەواتە ئەوەش 7. پاشی 5.20 چ باشە؟ بزانم ڕەنگەشکە هەیە، ئەو ڕەنگە یان ئەو ڕەنگە 5.43 ئەو ڕەنگە، ئەوەش 8. زەوی کە ئێمە لەسەری دەژین ئێستا لە هەمویان چڕترە، با ئەو ڕەنگە بێ 5.52 کە دەکاتە ژمارە 9. کەواتە بەو جۆرەی ڕێزیان دەکەی، سۆر و زەرد و کەسک و شین و مۆر و شینەکی دی و کەسکەکە زەوی. ئەوە ڕیزکردنەکانە لە گچکە لۆ گەورە هەموو کەسیش دەزانی، پێویستی نەدەکرد ئەمن زۆر باسی بکەم. پرسیاری 41. ژینگە لە خانۆی ئالان بڕی ئەو ئاوەی بەکاری دەهێنی بۆ پاک و خاوێنی و شوشتن 5 لە 9 ئەو بڕەیە کە بەکار هاتووە. چۆن بەراورد لە نێوان ئەو بڕە و ناوەندی بڕی وێنە ڕوونکردنەوەیەکە کە نیشاندراوە دەکەی کە پەیوەستە بەلایەنی بەکارهاتووی خۆی؟ زۆر باش نەنووسرایە، بەداخەوە زۆر باش نەنووسرایە، بەڵام هەر هیچ نەبی ئەوەندەی تێبگەین کە ئەو ئاوەی ئێرە 5 لە 9 ئەو ئاوەیە کە لۆ پاک و خاوێنی و شوشتن ئالان بەکاری دەینی لە ماڵی خۆی. لێرەش ئەوە بە شێوەیەکی گشتی ناوەندی ئەو بڕە ئاوەی کە بەکاردێ لۆ هەموو ماڵەکانی دیکە بە شێوەکی گشتی 3 لە 5. ئەو جا من ئێستا بەراورد بکەم ئەو 3 لە 5 لەگەڵ ئەو 5 لە 9 بزانم چێ ئاوی زیاتر بەکاردێنی، ئایا ئالان
لۆ شوشتن و پاک و خاوێنی زیاتر بەکاردێنی یان بە شێوەیەکی گشتی خەڵکی دیکە زیاتر بەکاردێنن کەواتە 3 لە 5 بەراورد دەکەم لەگەڵ 5 لە 9 3 لە 5 بەراوردی بکەم لەگەڵ 5 لە 9 ژێرەکانیان ڕێک بێخم لە مابەینی 5 و 9 45 هەیە ژێرەکان بکەمە 45 ئێرە جارانی 9 بکەم ئێرەش جارانی 3 بکەم ببورن 5 بکەم 5 کەرتی یەکەم کەرتە سۆرەکە بوو بە 27 لە 45 ئەوە ئالانە کەرتە شینەکەش کرایە 25 لە 45 کەواتە ئالان تۆزێک زیاتر بەکاردێنی ئاولۆ پاک و خاوێن و خۆشوشتن لە چاو خەڵکەکانی دی ناوەندی بەکار هاتن بە شێوەکی گشتی 27 چونکە لە 45 تۆزێک زۆرترە لە 25 لە 45 ئەوها ئەگەر لێت بپرسن چێ زیاتر ئاوی بەکاردێنی ئالانیان بە شێوەکی گشتی ناوەندی بەکارهاتن بێگومان ئالان بەڵام زۆرتر نیە تەنیا تۆزێک زۆرترە پرسیاری 42 هەڵە لە کوێدایە قالبێک شیرینی پێویستی بە 4.5 بەرداخ ئارد هەیە 4 بەرداخ و نیو دایکی شیلان کوپەکی هەیە کوپەکەی بەقەت نیو بەرداخە فراوانیەکەی نیو بەرداخە دایکی شیلان ئەو کوپەی بەکارهێنا 10 جار بۆ ئارد بۆ ئەوەی قالبە شیرینیەکەی دروستکە 10 جاری بەکارهێنا گوایە گەیشتە ئەو ئەنجامەی کە 4.5 ئایا هەڵی کردیا بێگومان تۆزێک هەڵەکی گچکەی کردیا چونکە 10 جار نیو واتە دەکا 5 چونکە ئەگەرە من نیوی بینم جارانی دەی بکەم جارانی دا وەکۆ دەیدا بەشی دوی بکەم یەکسانە بە 5 دەکا 5 بەرداخ بەڵام بەخۆی کێکەکە یان قالبە شیرینیەکە 4 بەرداخ و نیوی دەوێت کەواتە دایکی شیلان نیو بەرداخیشی زیاتر ئارد بەکارهێنایە ئەگەر ئەوە هەڵەبی لە بەکارهێنانیان لە نازام هەڵەکە لە چێ مەبەستی چیە نازانم بەڵام مەبەستی ڕەنگە ئەوە بی نیو جاراندا ناکاتە 4.5 نیو جاراندا گەورەترە لە 4.5 پرسیاری 43 ڕوونی بکەوە چۆن بەراورد لە نێوان کەرت و ژمارەی دەهی دەکەی لەوانەی پێش ئەوانەی ڕوونم کردەوە دەبی ئەمن یان ژمارە دەیەکەی بکەمە کەرت یان کەرتی بکەمە ژمارەی دەی ئەو جە بەراوردیان کەم هەندێک جاریش دیارە بەڵام زۆربەی زۆری دیار نییە پرسیاری 44 زانایان تەمەنی زەوی دەخەمڵێنن کە 4 فاریزە 6 ملیار ساڵە وەزانایان لەو ماوەیە زەوی تێیدا ژیایە دابەشی دەکەن بۆ قۆناغ بە قۆناغ خۆناغەکان ناویان قۆناغی جیۆلۆجیەکانە قۆناغی یەکەم کە زەوی تازە دروست بووە ناوی قۆناغی قڵی شانە و دابڕانە ئەوەش زانایان وای تێدەگەن کە 0.175 لە تەمەنی زەوی لەو قۆناغەیە 0 واتە 1/6 1/6 کەمتر بەڵام لە قۆناغی دووەم بریتیە لە 7 بەش لە 60 بەش ئایا تەمەنی زەوی لە کام دوو قۆناغ درێژترەوە تا ئەو دوو کەرتەی بینەوە بەراورد کە و هیچی دیشنا دوو کەرتیشنە یەکەچیان ژمارەی دەیە یەکەچیان کەرتە بەراوردیان دەکەم ڕەنگە ئاسانتر بی ژمارە کەرتەکەی بکەمە ژمارەی دەیواتە هەفتی بینم دابەشی 60 بکەم ئەوها 7/60 ناکرێت 0.7/60 یەکسانە بە یەک جاران 60 دەدەمێنێتەوە دابە60 نابی سفرەشکە دیسان یەک جاران 60 دیسان 160 لێ بڕوات 40 دیسان سفرەشکەدانێم 400 دابەشی 60 بکەم یەکسانە بە ڕەنگە 6
چونکە 6 جاران 6 36 360 لێ بڕوە چل دیسان دەکات 400 واتە هەتا دێ تەواو نابی ئەمن لێرە ڕادەوەستم ژمارەکە بووە چەند دەینووسم ئەوەی لە لای من گرنگە ئێرەیە 116 ئەوی دیکەش چەندە 175 ئایا 116 زۆرە یان 175 بێگومان 175 زۆرە کەواتە تەمەنی زەوی لە قۆناغی یەکەم زیاتری کات بردیە لە ئەوەی لە قۆناغی دووەم قلیشان قۆناغی یەکەمە و دابڕانیش دیارە قۆناغی دووەمە بە قۆناغی قلیشان و دابڕان ئەمەش بە نزیکەی تەمەنی زەوی بەڵام قۆناغی دووەم کە بریتێ لە قۆناغی ئێستادا دەنا ببورن قلیشان و دابڕان یەکەم قۆناغە یەک قۆناغە قلیشان و دابڕان ئێستاش قۆناغی دووەمە کە ئەویش تێیدا دەژین کەواتە ئەوەی ئێستا تێیدا دەژین کەمترە لەو قۆناغی کە یەکەم جار هەتا زەوی دروست بووە قلیشان و دابڕان چونکە 116 گچکەترە لە 175 کامە قۆناغ درێژترە قۆناغی یەکەم پێداچوونەوە ئەم هاوکێشانە شی کار بکە زۆر ئاسانە 5 جاران چ ژمارەك دەبیتە سی بێگومان جاران 6 کەواتە پیتی س یەکسانە بە 6 یەکسەر لێرە پیتی د یەکسانە بە لێکدانی 2 لەگەڵ چاردە و فاریزە 2 کەواتە پیتی د یەکسانە ئەو دوو ژمارەی لێکدا لێرە بنووسە پرسیاری 47 چ ژمارەك جارانی یەک و یەکی بکەم دەکات 44 هەتا ئەو ژمارەی ببینمەوە ئاسانترین شتوایە 44 بینم دا بەشی یەک و یەکی بکەم بەڵام لەوی ئاسانتریش ئەوەیە ئەگەرە من یەک و یەکی بینم لێکی بدەم لەگەڵ چل ئەوەی ڕاستیوی دەبیتە 44 کەواتە پیتی س دەکاتە چل پرسیارەی 48 هەتا بزانم ئەو پیتە دەکاتە چەند ئەو دوو ژمارانە لێک دەدەم ڕێیەکی ئاسانتریش هەیە هەتا پیتی س بەتەنیا بمینێتەوە لە لای ڕاست ژمارەکان دەینم لێکی دەدەم لەگەڵ 3 فاریزە 2 لێرەش لێکی دەدەم لەگەڵ 3 فاریزە 2 لەبەر چوە دەکەم هەتا ئەو 3 فاریزە 2 بڕوە لێرە لێکدانەکە دەبی ئەو هابی کوردی ئەوە لێکدانە بە کوردیەکەی ئەو هایە چونکە سێ و دوو بەیەکەوە دەبنە یەک تەنیا پیتی س دەمینێ لێرەش دەکاتە 100 جاران سێ و دوو ئەوەش زۆر ئاسانە ئەگەر 100م هەبوو جارانی سێ و دووی بکەم کو دەکەم ئەو فاریزەیە بە دوو خانە دێتە لای دەستی ڕاست کەواتە ئەوە یەک خانە فاریزەکەی لە چێ دانێم ئەوە یەک خانە دەوی بە خۆم سفرەکی دانێم لێرە هەتا بزانم دەکات چەند دەکات 3 و 2 20 فاریزەش دێتە ئێرە و پێشی ناوێ بنووسم چونکە سفری پاشەیە کەواتە پیتی س یەکسانە بە 320 ئەگەر 320م هینا دابەشی 3 و 2م کرد بێگومان دەبی بکاتە 100 ئەگەر 300م هینا دابەشی 3 فاریزە 2م کرد دەبی بکاتە 100 ئەگەر نەیکردەوە هەڵام کردیە کۆبکەوە دەبی زۆر ئاسان بی دوو ژمارەیە یەکیان کەمە یەکیشیان کۆیە لە کاتی کۆکردنەوەی دوو ژمارە یەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە ژمارەکان لێ دەردەکەین لێ دەرکردن هەیە هێمای چ دانێم کۆکەم هێمای ژمارە گەورەکە هێمای چەندە هێمایەکەی پۆزیتیڤە پێویستە دانێم نا پێویست نییە دانێم چونکە پۆزیتیڤە کەواتە 13 هەفتی لێ بڕوا 6 دوو یەکی لێ بڕوا 1 16 چونکە ئەگەرە من هینام 16 و کەم 17 دەبیتە چەند کەم 17 و 33 یەکسانە بە 16 هیچی دیکەشی پێ ناوێ
33 حەفدەی لێ بڕۆ دەکا 16 بەڵێ. پرسیاری 50 دوو ژمارەیە یەکیان پۆزیتیڤە یەکەچیان نێگەتیڤە. ئەگەر ئەوە هیچیش لێرە نەبی هەر پێویستی نەدەکرد، چونکە دوو ژمارە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە، ناچارم لێ دەرکردن بکەم هێمای ژمارە گەورەکەش دانێم کە زۆر گرنگە لێرە نێگەتیڤەکەی دادەنێم 8 پێنجی لێ بڕوا 3 2 یەکی لێ بڕوا 1 کەم 3 لێرە دوو ژمارە هەیە هەردووچیان نێگەتیڤن. نێگەتیڤ ئەوەش هەر پێویست ناکە، هیچ پێویستی نەدەکرد. کەواتە ئەمە ژمارەکان دەبی کۆ بکەمەوە، هێماش هەمیشە نێگەتیڤە، دوو هێمای نێگەتیڤم هەیە، ژمارەکان کۆ دەکەمەوە، کەواتە 108 و 130 یەکسانە بە 138. پرسیاری 52 دیسان دوو ژمارەیە هەردووچیان نێگەتیڤن کۆیان دەکەمەوە هێمای نێگەتیڤیش 4 کۆ 5 یەکسانە بە 9 1 کۆ 5 یەکسانە بە 6 یەکەکەش دێتە خوارێ 169. پرسیاری 54 پرسیارێکی زۆر باشە، بەڵام پێویستی نەدەکرد هەڵبژاردە هەبوایە، چونکە ئەوە لۆ خوێندکارانی پۆلی 7 پۆلی 7 پۆلێکی زۆرە، ئەو هەڵبژاردەی پێویست نەدەکرد. پۆلی 7 دەبی بزانن ئەو جۆرە ژمارانە لێک بدەن، کەم 3 کەم 8 دابەش کەم 2. لە کاتی لێکدان و دابەش ڕێسایەکی زۆر ئاسان هەیە، ئەویش ئەوەیە کەمەکان دەژمێرم چەندانەیە 3 هەمیشە لە وەڵام دەبی کەمەکی دانێم، چونکە کەمەکان لە پرسیار و لە وەڵام بەیەکەوە هەمویان دەبی ببنە ژمارەکەیان جووت بی، 3 جووت نییە 3 تاکە، کەواتە یەکسەر دەبی بزانم ئەنجامەکە یەکسانە بە کەم ئەو جە کەزانی بکەم ئێستا لێکیان دەدەم 3 جاران 8 24 دابەش 2 ئەستا. ئەوە ڕاستە، کەم بە جووت نەبی دەرناکەوە، یان هیچ نییە سفر هەیە، ئەگەر یەکێک هەبوو دەبی ئەمە زوو کەمەشکە دانێم هەتا ببنە 2، ئەگەر 2 هەبوو هیچ کەمی دانانێم لێرە پێویستی نەدەکرد، ئەگەر 4 هەبیان 2 هەبیان 6 هەبیان 8 هەبی ئەو پێویست ناکە، بەڵام ئەگەر 1 هەبی و 3 هەبی و 5 هەبی ئەو دەبی دانێم. پرسیاری 54 زۆر ئاسانە، چ ژمارەك ئەگەر چاری لێ کەمەوە 12 دەمێنێت و دەبی هەموو کەسەوەی بزانی. کەواتە ئەو لاپەڕەیە زۆر ئاسان بوو وابزانم، هیوادارم خوێندکار هەمیشە ئەو ڕاهێنانە چاپکە و ئەو زانیاریانەی کە هەست دەکەی. هەندێک زانیاری هەیە دەبی چاپ بکرێن ئەوەی ڕاستی بی، وەکو پلۆتۆ، وەکو ئەو شتانەی کە نەدەبووە ئەوها بنووس. هەسارە نییە پلۆتۆ، چی دیکە هەسارە بۆ ڕۆژێک لە ڕۆژان، بەڵام نەک ئێستا. ئەو جۆرە پرسیارانش دەبوایە دەقەکان زۆر باشتر بنووسرێن. ئەوە چیە ئەو وشەیە؟ شتن نازانم مانای چیە شتن، شوشتن ئەمن دەزانم، بەڵام شتن نابی، ئەو نووسینانە نابی بەداخەوە، چونکە لە کاتی قسەکردن دەبی شتن، بەڵام لە کاتی نووسین ناکرێ. ئێستا دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژین.